what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. صلابين قرم جمن داخل شمو هفكار عسو جبار وقالك بخير هاتن كورت كونكشن دنج امريكا لواشنطن هشتي سبيدا روجا يك شمية كورت كونكشن لسر بلاتفورم دنج امريكا وساتلايتا NRT تيوش عندنا سڵاوی یاسۆ جەباریشتان لێبێت هاوکات لە بەرنامەکانی ئەمڕۆدا سەنگیش دەخەینە سەر ئامادەکاریەکانی ئەمریکا بۆ هەڵبژاردننی نیوەی خولی سەرۆکایەتی هاوکات بازە خۆپشاندانە ناڕزایەکانی هاوڵاتیانی ئێران دژی ستەمکاری و کوشتنی هاوڵاتیان و هاوکات باسی پرسی پێکێنانی حکوومەتی عێراقیش دەکەین و ئەو ئاڵنگاریانە چی؟ برنامه دیسان لعفرین ئالوزیین ئەولەهیە چەندێ ژیانە خەڵکێ شەفرزە دکن گەشتەکەی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بۆ ئۆریگن و کالیفۆرنیا و کۆلۆرادۆ دەری دەخات کە چۆن هەوڵ دەدات لە ڕۆژی هەڵبژاردنەکاندا دەنگی دیموکراتەکان زیاتر کۆبکاتەوە ئەو ئامڕازەکانی حکومەت بەکاردەهێنێت بۆ یارمەتی بەرزکردنەوەی کاندیدەکان بدات هەنگاو بەرەو کارنامەیەک دەنێت کە ئامانجی بەهێزکردنی ئابوووریەکی جەخت لێ نەکراوەیە و ڕاکێشانی پارەی کاشی هەڵمەتی هەڵبژاردنەکەیە ئەوە دواویزگە بوو لە وەچەرخانێکی چوار ڕۆژەدا لە ڕێگەی ئۆریگن و کالیفۆرنیا و کۆلۆرادۆ کە استراتیژی بایدن بۆ هاندانی دەنگدەران لە ڕۆژی هەڵبژاردنەکاندا لە هەشتی مانگی 11دا بە درێژایی گەشتەکەی بایدن ناچار بوو کێبڕکێ بکات بۆ تیشی خستنە سەر راپۆرتێکی نوێی هەڵاوسانی ئابووری و بەرزبوونەوەی نرخی بەنزین و سوتەمەنی لە ئەمریکا. جبو کنترۆلا هەردوو جواتین کۆنگرسا ئەمریکی دموکرات و کۆماری هەموو هێزاخوا لەسەر کەمپێنن هەڵبژاردنە نیڤدەمێ دادنین گەلۆ خەما دەنگدەرین ئەمریکی چییە دوان هەڵبژاردناندا بەڵێن ساڵح پێداچوونی دکا بەڵێن ئەم کاتت باش یعنی چ کێشەیەک هەیە کە جێی سرنجی زۆری خەڵک بتن بۆ ئەم هەڵبژاردنەی کە پێدرێن متتێرم لە ئەمریکا یەکێک لەو نیگەرانیانەی کە هەیە لە ئێستادا دەخیل ئەوی ژمارەی کەمی ئەو کارمەندانەیە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکەن هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا 13 سیناتۆر لە ئەنجومەنی سیناتی ئەمریکادا ڕاگەیەنراوێکیان بڵاو کردەوە و تیایدا داوایان لە حکوومەتی فێدراڵی کرد کە دەبێ هەوڵێکی چڕ و پڕ بدا لە تەواوی ئەو ستانانەی کە ئەم کێشەیان هەیە کێشی کەمی کارمەندانی هەڵبژاردن هەروەکو لەو لێدوان و لەو ڕاگەیەنراوە یانشدا ئاماژەیان پێ کردووە پێدەچێت کە هەڕەشەکان و ئەو بارە ئاسایشی کە ڕوبەڕووی بوونەتەوە بوو بێتە تەگەرەیەکی گەورە لە بەردەم ئەوەی کە خەڵک ببنە کارمەند بۆ ئەم هەڵبژاردنەی میدتێرم لە ژمارە ستانی ئەمریکادا بۆ نمونەستانی تەکساس چەندان بنکەی هەڵبژاردن داخراون بەهۆی ئەوەی کە خەڵکی تەواویان لە بەردەستدانیە بتوانن سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکەن. باشە بەڵێن لە ئێستادا دیموکراتەکان چەندێک شیانیان هەیە کە فەرمانڕەوایەتی لەو ویلایەتانەدا بەدەست بێنەوە کە پێشتر نوێنەرانی دیموکرات فەرمانڕەوایان تێدا هەبوو. دیموکراتەکان لە هەموو ئەم هەڵبژاردنەدا لە ململانەیەکی ئێجگار توندان سەبارەت بە فەرمانڕەوایانی ستانەکان دەخیلستانی ئۆریگن یەکێکە لەو ستانانەی کە هەمیشە بۆ دیموکراتەکان ئەژمار کراوە و لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا هێندەی ئێستا ڕوبەڕووی ئاڵنگاری نەبووەتەوە دیموکراتەکان بە تایبەتی کە فەرمانڕەوایی ئێستەی ستانەکە بۆی نییە جاریشکە خۆی هەڵبژێرێتەوە لە بەرەوەی هەردوو تێرمی فەرمانڕەوایەتی خۆی تەواو کردووە. ئێستا ستانی ئۆریگن بۆ نمونە 3 کاندیدی هەیە کاندیدێکیان دیموکراتە ئەوی تریان کۆماریە و یەکێکیشیان کاندیدێکی سربەخۆیە کە پێشتر دیموکرات بووە. هەر 3 کاندیدەکەش پێشتر ئەندامی کۆنگرێسی ستانی ئۆریگن بوون. لەوێ ململانیەکە ئێجگار توندە بەپێی ڕای هەندێک لە چاودێر و هەندێک لەوانی کە چاودێری کاروباری ئەم هەڵبژاردنە دەکەن دەڵێن قورسە
کاندیدی دیموکراتەکان بتوانێت سەرکەوێ بەڵام کاندیدی کۆماریەکان بە سوودوەرگرتن لە دۆسەی ئابووری وە قسەکردن لەسەر ئەم پرسە توانیوێتی هەندێک هەنگاو بچێتە پێشەوە. هەڵبەت هەڵبژاردنەکانی مترمی ئەمجارە زۆر گرنگن و بووە لە مێژووی ئەمریکادا ئەو پارتێکە لە کۆشکی سپیا و کۆنتترۆلی کۆنگرس دەکاتن لەم هەڵبژاردننی مترمدا زۆربەی جار باش نابێت بەعکسەوە نارەکەی سەرکەوتنی دێن بەڵام بەڵێن دۆسەی ئابووری و گرانی و نرخی سوتەمەنی پێدەچێتن ئەمانە فاکتەری سەرەکی بن لەم هەڵبژاردنەدا. ئێستا بەرەبەرەتی بادن کە دیموکراتە یان کۆشکی سپی و هەموو دیموکراتەکان چ بەرنامەیەکیان هەیە بۆ ئەوەی بتوانن ئەم هەڵبژاردنە ببەنەوە لە کۆنتترۆلی کۆنگرس لە دەستیاندا بمێنتەوە. بەڵێ دەخیلەر وەکو تۆ ئاماژۆ پێکرد بەو دۆسەیانە دۆسەی ئابووریە دۆسەی گرانیە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیە ئەمانە تەگەرەیەکی گەورن لە بەردەم بەرەو پێشوونی زیاتری دیموکراتەکانە. دیموکراتەکان هەر لە سەرەتای هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە جەختێکی ئێجگار گەورە دەکەنەوە لەوەی کە ئەم دۆخە ئابووری لە ئێستا لە ئەمریکا دروست بووە یعنی پەیوەندی نییە بە خراپی بەڕێوەبردنەوە یا خراپی سیاسەتی ئابووریەوە بەقەد ئەوەی ڕەهەندە جیهانیەکان ڕۆڵیان تیادا بینیوە. ئێمە پێشتر بینیمان لە هاوینی ڕابردوودا کاتێککە نرخی سوتەمەنی دابەزی بەپی ئەو ڕاوەرگرتنە گشتیانەی کە کران ڕێژەی پەسەندکردنی کارەکانی سەرۆک بایدن بەرز بووە بەڵام دواتر بەهۆی بڕیاری ئۆپێک پلاس وە کەمکردنەوەی ڕێژەی بەرهەمێنانی نەوت جارێکی تر نرخی سوتەمەنی لە ئەمریکادا بەرز بۆتەوە. ئەمە جێی نیگەرانیە هەر بۆیە هاوکاتی سەردانەکەی سەرۆک بایدن بۆ لۆس ئانجلس لەوێ ئاماژەی بەوە کرد کە لەم هەفتەیەدا پلانێکی تر یان ڕێوشۆنی نوێ دەخاتە بواری جێبەجێکردنەوە بە مەبەستی کەمکردنەوەی نرخی سوتەمەنی و هەروەها هیچ نەبێ بە ئەندازەیەکی کەمیش بێ ئەو گرانی کە لە بازاڕەکانی ئەمریکادا هەیە کەم بێتەوە. دیموکراتەکان بەڕاستی لێرەدا دەبێت زوو بە زوو بە فریای خۆیان بکەون چونکە هەروەکو تۆش ئاماژە پێکرد دۆسەی ئابووری گرانی ئەمانە فاکتەری هەرە سەرەکین لە ئەم هەڵبژاردنەی متێرمدا. باڵێن ساڵح ڕاستەوخۆ لەگەڵ ماموو زۆر سپاس بۆ تۆ. پانێڵێکی یاسادانەرانی ئەمریکا لێکۆڵینەوە لە هێرشەکەی 6 مانگی ساڵی 2021 دەکەن بۆ سەر کۆنگرێسی ئەمریکا. ڕۆژی پێنجشەمە دەنجاندا بە بانگهێشتکردنی سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ. ئەمەش لە ڕووی یاساییەوە ناچاری دەکات گەواهی بدات سەبارەت بە ڕۆڵی لە هەوڵدان بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی 2020. ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا لە ئێستادا فەرمانیان داوەتە دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا سەبارەت بە ڕۆڵی لە هێرشەکەی 6 مانگی یەکی کرایە سەر باڵەخانەی کۆنگرس گەواهی بدات. ئەوەی هۆکاری سەرەکی هێرشەکەی 6 مانگی یەک بوو دۆناڵد ترامپ بوو. ئەوەی زۆرێک لە خەڵکانی دیکە دوای دەکەون. هیچ لەمانە بەبێ ترامپ ڕۆیان نەدەدا. خودی ترامپ بە شێوەیەکی بنەڕەتی دەستی لە هەموو ئەوانەدا هەبوو. چەندان لە سەرۆکەکانی دیکە بە درێژایی مێژووی ئەمریکا لەلایەن کۆنگرسەوە داوایان لێکراوە گەواهی خۆیان بدەن بەڵام ڕوودانی ئەمە حاڵەتێکی دانسقەیە. یاسادانەرانی ئەمریکا گوتیان مەترسی هێرشەکە پێویست دەکات بەوەی ترامپ بەرپرسیار بکرێت. پێویستە ترامپ وەڵامی ئەو ملیۆنەها ئەمریکیانە بداتەوە ئەوانەی ترامپ ویستی دەستبەرداری دەنگەکانیان بێت وەک بەشێک لە پلانی بۆمانەوەی لە دەسەڵاتدا. ئەم کۆمیتەیە داوای لێپێچینەوەی تەواو دەکات لە هەر ئەمریکاییەک کە لە ڕووداوەکەی 6 مانگی یەکدا تێوەگلا بوو. ترامپ ڕەخنەی لە کاری کۆمیتەکە گرتووە بە نائادل ناودێری دەکات لەبەر ئەوەی کۆمیتەکە وەک ترامپ دەڵێت لەو دیموکراتانە و کۆماریانە پێک دێن کە دەنگیان بۆ لادانی ترامپ لە پۆستەکەیدا بوو بەڵام زۆربەی بەڵگەکانی پێشکەش کراون بۆ تاوتوێکردنی کەیسی ترامپ لە ئەندامانی پارتەکەی خۆی و کارمەندانی پارتەکەی ترامپن. هەموو ئەو بەڵگانە لەلایەن زۆربەی کۆماریەکانەوە پێشکەش کراون نەک لەلایەن دیموکراتەکانەوەیان نێرانی ترامپ پێشکەشکرابن. کۆمیتەکە دەسەڵاتی نییە هەتا بتوانێت تۆمەتی تاوانکاری پێشکەش بکات بەڵام کۆمیتەکە دەتوانێت دەرئەنجامەکانی بەدەستی دەهێنێت بداتە وەزارەتی دادی ئەمریکا.
ئێمە بە هێندەی پێویست زانیاریمان لە بەردەستدا هەیە بۆ ئەوەی تاوتوی پێشکەشکردنی تاوانکاری دژ بە چەندان کەس بۆ وەزارەتی داد بکرێت. پێشبینی دەکرێت کۆمیتەکە لە چەند مانگی داهاتوودا راپۆرتێک لەسەر ئەنجامەکانی دەستی دەکەوێت بڵاو بکاتەوە. وا دەڕوانرێتە ترامپ کە پێناچێت پابەندی بانگێشکردن بۆ لێپێچینەوە ببێت و بەوەش ڕوبەڕووی تۆمەتی بەلاوانانی فەرمانی کۆنگرس دەبێتەوە. بۆ کاترین جیپسن سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. تەلەڤیزیۆنە دەوڵەتە ئیرانی ئیرۆ یەکشەمی ڤیدیۆ وەشاندن نیشان دەدن کە چاوە ئاگربەر بووە زیندانە ئێڤین لە تەهرانێ. شەڤیدی ئاگربەر بووێ زیندانێ یاکو ناودەنگێ وێ بە خراپی دەرکەتیە. محسن منسووری فەرمانداری تەهرانێ گوت ئاگربەر بوو زیندانێ پشتی شەڕێ زیندانیên بەشی جلدرونێ لێ چ جوان زیندانیان نەشیا بڕەبن. پێتên ئاگری ji زیندانê bilind bûn û herzû mîdyaya xwe cihî vîdyoyên wê ne weşandin. Cudabîrên siyasî û çalakvanên dijî hikûmetê di wê zindanê de girtîne. Ragihandina dewletê dibêje bi kêmî neh zindanî birîndar bûne lê ajansa Reuters ragihandiye ku 4 ji zindaniyan mirine û 61 ji wan jî birîndar bûne. بەڵێ هەر سەوارەت بە ئێران دوا بە دوای گرتێبەربوونی زیندانە مەترسیدارەکەی ئێران، خۆپیشاندەرانی ئێران شەوی شەمە بەرەو زیندانی ئەوین لە تاران بەڕێکەوتن و تا بەرەوەیانی ئەمڕۆ یەکشەمە لەوێ ماونەتەوە بۆ پشتیوانیکردن لە زیندانیانی ڕێپێوانیان ساز کردووە دوای ئەوەی ئاگر لە دامەزراوەکە کەوتۆتەوە. ڕۆژی شەمە ئاگرێکی گەورە لەو زیندانە کەوتەوە و لە کاتێکدا ئەو زیندانە تایبەتە بە زیندانیکردنی چالاکوانانی سیاسی کورد و فارس و نەتەوەکانی دیکەی ئێران. شاد حاڵەکان ڕایانگەاندووە کە گوێیان لە تەقە بووە. ئاژانسی میدیای دەوڵەتی ئێران ئێرنا ڕایگەاندووە بەهۆی پێکدادانەوە 8 کەس بریندار بوون. شاید حاڵێک ڕایگەاندووە ئەو ڕێگەیانەی دەچنەوە سەر زیندانی ئەوین بەڕووی هاتوچۆدا داخراون. هێشتا گوێمان لە دەنگی تەقەیە. خۆپیشاندەران بە درێژایی ئەو ڕێگایانە کە بەرەو زیندانەکە دەڕۆن بە پێ دەڕۆن و هەندێکیان ئاگریان داگیرساندووە و دروشمی مەرگ بۆ خامنایی دەڵێنەوە. دوشەمەی ئیرانیان لە ئەکوادۆری خۆپیشاندان لە پایتەختی کردن لێ دژی کوشتنا دەهان خۆپیشاندەرین دناف ئیرانێدا. خۆپیشاندەران داخوازا دادوەریە کردژی کوشتنا ژینە ئەمینی یا 22 ساڵی ڕا دە زیندانە پۆلیسی ئەخلاقیە کۆمارە ئیسلامیە ئیرانێدا. وانگۆجی ئەو نەبتنێ خۆپیشاندانە لە دژی یاسا و ئاستەنگین تایبەت بکنجین خانمان دکن بەلکولی دژی حکومەتی یاکو ئازادیان ئاستەنگ دکا. ji demê destpêkirina wan xwepêşandanan li mehane Îlûnê 233 xwepêşander hatine kuştin. Kar bi destên Îranê dibêjin welatên Rojava ew xwepêşandan pîlan kirine. بەڵێ ئامارەکانی چاودێری مافەکانی مرۆڤ کە بنکەکەی لە ئەمریکایە لە دوای خۆپیشاندانەکانی حەڤەی مانجینەوە تا ئێستاکە دەڵێن لایانی کەم 233 خۆپیشاندەر کوژراون. ئەو گروپە ڕاشی گەیاندووە لە نێو ئەو کوژراوانەدا 32 کەس تەمەنیان لە خوار 18 ساڵەوەی واتە مناڵن تا دێ خۆپیشاندانەکان زیاتر تاو دەسەنێت و ناڕەزایەکان گەورەتر دەبن. سەرباری دڕندەی هێزە چەکدارەکانی ئێران بەرامبەر بە خەڵک. بۆ زانیاری زیاتر دەچینە لای فەرهاد فەلاحی لە واشنگتنەوە. فەرهاد دوایمین زانیاریەکان چین؟ ئەم کاتتان باش ئاسۆ من ئەمە تەنیا بۆ پشتڕاست بکەم و ئێستا لە نیویۆرکم لەسەر ئەو بارودۆخەی کە ئێستا لە ئێرانەوە بەڕێوە ئەچێ هەروواکە لە هەواڵەکانە ئاماژەتان پێکرد دوێنێ لە ئێران لە سەرانسەری ئێران لەسەر داخوازی هەندێک لایەن و ڕێکخراوە خۆپێشاندانی بەربڵاو بەڕێوەچوو ئەوەی کە سەرنجی هەموو میدیا جیهانیەکان و وڵاتانی جیهانی بۆ خۆی ڕاکێشا دوێنێ لە شاری تارانی پایتەخت زیندانی ئەڤین بوو کە ئاگری تێبەر بوو و لە دوای ئەوەی کە
ناڕزایی هەبوون و هەندێک لە زیندانیەکان لەوێ هەوڵیاندا بوو خۆپێشاندان بکەن ئاگر تێبەربوون لە زیندانی ئەوین کە هەر کەسێک کە چاودێری بارودۆخی ئێران کە ئەزانێت کە بە دامەزراندنی کۆماری ئیسلامی ئێران زیندانی ئەوین یەکێک لەو گرتوخانانە بووە کە بەردەوام زیندانیانی سیاسی بە تایبەت زیندانیانی سیاسی کورد لەو گرتوخانەیە لە سێدارە دراون ئەشکەنجە دراون ڕێژەیەکی زۆر لە زیندانیانی سیاسی بیانیش لە زیندانی تارانی ئەوین هەن هەر ئێستاش هاوڵاتی ئەمریکی لە زیندانی ئەوینی تاران بوون دیارە دوای ئەگەر تێبەربوونەکە لە زیندانەکە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران هەوڵیان داوە ئەو ناڕزاییە لە نێو زیندان سەرکوت بکەن دەنگی تەقەی زۆر بیسراوە خەڵکی تاران بەو دیمەنانەی کە بەدەستمان گەیشتووە هەتا چواری سەر لە بەیانی بە کاتی تاران لە دەور و پشتی گرتوخانەی ئەوین بوون بۆ ئەوەی کە هەواڵێک لە کەسوکاریان و لە گیراوەکانیان لە نێو بەندیخانەکە ببیسن کاردانەوەکان هەتا دێت زیاتر دەبێت میدیاکانی کۆماری ئیسلامی ئێران بە ئاماژەدان بەوەی کە هەندێک ئاژاوەگیر لە نێو زیندانەکەەوە هەوڵیان داوە ئاژاوە بگێڕن ئەویش بە گوێرەی میدیا فەرمیەکانی کۆماری ئیسلامی ئێران و پارێزگاری شاری تاران لە هەموو جیان هەتا دێت کاردانەوەکان زیاتر ئەبێت ئەتوانم ئاماژە بە لێرە لە ئەمریکا بکەم دوێنێ سەرۆک بایدن کە لە کەمپینی هەڵبژاردنەکاندا لە ڕۆژاوای ئەمریکا لە ویلایەتەکانی ڕۆژاوای ئەمریکا وەک کالیفۆرنیا و ئۆرێگەن و کۆلۆرادۆ ئەمانە ئاماژەی بەو بابەتە کرد ئاماژەی بە زۆرداری دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران کرد و پشتیوانی خۆی دووپات کردەوە بۆ خۆپێشاندەرانی ئێرانی هەروەها نەتپرایس و تەبێژی وزارەتی دەرەوە دوێنێ درەنگانی شەو لە تویتێکدا ئاماژەی بەوە کرد کە چاودێری بارودۆخی گرتوخانەی ئەڤینەکەن لە شاری تاران و سوئیسرا ئەو وڵاتەی کە ناوبژیوەنکارە لە نێوان ئەمریکا و ئێران بۆ مافە دیپلۆماتیەکانیان داوایان لە سوئیسرا کردووە کە بە زووترین کات هەواڵێک لە هاوڵاتیانی ئەمریکی کە لە گرتوخانەی ئەڤینن بەدەست بخەن ئەمەش لە کاتێکدایە کە وتەبێژی ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی کۆشکی سپی جان کەربی لە وتوێژێکی تایبەتی لەگەڵ دەنگی ئەمریکادا سەبارەت بەوەی کە کاریگەری ئەم خۆپێشاندانان و بارودۆخی ئێران ئێستای ئێران چی ئەبێ بەسەر دۆسەی ناوەکیەوە وتی diplomacy right now underway with respect to the Iran deal. لە ئێستادا سەبارەت بە ڕێکەوتنی ئێران هیچ دیپلۆماسیەک لە ئارادا نییە و لە دۆخێکی چەقبەستوو داین و سەرزمان لەسەر ئەوە نییە. بەڵێ سەرۆک هێشتاش پێ وایە کە بەڕاستی گرنگە ئێران توانایی وەدەسێنانی چەکی ئەتۆمی نەبێت و پێی باشە لە ڕێگای دیپلۆماسیەوە کارە بکات. بەڵام لە ڕێکەوتن دەگەڵ ئێران زۆر لێکدووری. ئەوەی کە بۆ ئێستا تیشکی دەخینە سەر ئەوەی ڕوونی بکەینەوە کە ئێمە بەردەوام دەبین لە لێپرسینەوە لە ڕێژیمی ئێران بۆ شێوەی کە تا ئێستا ڕەفتاری کردو. ئەویش مەسەلەیە هاوڵاتیانی ئێرانن کە هەوڵ دەدەن ناڕزایی ئاشتیانە دەرببڕن و دەنجیان هەڵبڕن. ئەوەی لە ڕابردوودا سەبارەت بە سەزاکان کردومانە لەسەری بەردەوام دەبین. بەڵێ ئاسۆ جانکردبی هەروە لە وەڵامی پرسیارێکدا کە حکوومەتی ئەمریکا دەبێت چی بکات بۆ ئەوەی کە خۆپێشاندانەکان لە ئێرانە بەرچاوتر بن و چی بکات بۆ سزا سەپاندن بەسەر کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێراندا وتی ئەمریکا بۆ ئەوەی لێپرسینەوە لە ڕژیم ئێران بکات لە چاوخشانەوەی بەسەر بژاردەکاندا بەردەوام دەبێت. لە ڕابردوودا و کارەمان کردو و تەنها لە هەفتەی ڕابردوودا پەرەمان پێداوە. چاو لە بژاردەکانی بەردەستمان دەکەین و چ لە ناوچەکە و چ لە دەرەوەی هەریم بۆ بەردەوام بوون لە سەرۆکارە لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشەکانمان کار دەکەین. بەڵێ ئاسۆ ئەمەش سەرڕای ئەوەی کە دوێنێ گرتوخانەی ئەڤین دوێنێ شەو بووە بەڕاستی ناوەندی میدیاکانی جیهان بۆ گواستنەوەی ناڕزایەکان و خۆپێشاندانەکان لە ئێران ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە خۆپێشاندان لە هەموو بەشە جیاجیەکانی ئێران بەڕێوە چووە لە هەرێمە کوردیەکان بە هەمان شێوە سنووردارکردنی ئینتەرنێت یەکێکە لەو گرفتانەی کە خۆپێشاندەرانی ئێرانی هەیەە بۆ ئەوەی کە دەنگی ناڕزایی خۆیان بگەێنن لە هەرێمە کوردیەکان ڕێژەی دەست بەسەرکردنەکان ڕێژەی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر خۆپێشاندەران هەتا دێت
لە زیاد بووندایە هەروواکە باستان کرد لە ئەمارەکە ڕێژەی کوژراوەکانیش هەتا دێت لە زیاد بووندایە ئاسۆ فەرهاد. لە واشنگتن و پشتی مەحەکە بەردەوامیە خۆپیشاندانن لێ دژی ڕێژێمە ئیسلامیە ئیرانی بە هەزاران ئیرانیان دروشمین دژی ڕێبەرین ئیرانی قێڕاندن خۆپیشاندانین vێجارێ لە نێزیکی کۆنگرسا ئەمریکی بوون و یەحیا بەرزنجی لور بوو. خۆپیشاندانی ئێرانەکانی واشنگتن بەردەوامە و ئەم جارە ژمارەکە زۆرتر و بەردەمی کۆنگرێسی ئەمریکا و یاسادانرانی وڵاتە زلهێزەکەیان هەڵبژاردووە هەر هەفتەیە و دەستیان لەسەر دڵیانە بۆ ئەو هەموو هەواڵە ناخۆشانی ئێران کە هەر ڕۆژە و ناوێت بۆ سەر تۆماری قوربانیەکان زیاد دەبێت. لە هەفتەی ڕابردوو سەرڕای پەرۆشی خۆپیشاندەران بۆ ئێرانی تێگرتو لە سەر جیاوازی ئاڵاکان مشتومڕ دروست بوو. هەرچەندە سەرپەرشتیاری خۆپیشاندانەکان سوورە لەو پەیامەی هەڵیان گرتووە. هم همین در واقع اعتراضات و تجمعاتی هستش که خۆپیشاندانەکانی ڕۆژانی شەمە لە واشنگتن دیسی پێکەوە بەڕێوە دەبریان سەر ڕایبوونی جیاوازی لەسەر ئاڵا و دروشمەکان و بێروڕای سیاسی جیاواز. واشنگتن نمونەیەکی جوانی پێکەوە ژیانە و سەیوانێکی بچووکیشە کە ڕەنگ بداتەوە بۆ پێکەوە بوونمان. کچە کوردە سەقزیەکە ژینای ئەمینی سەرتۆپی گڕی ئەو مەشغەڵەیە کە بەدەستی سەر تاسەری ئێرانەوەیە. قوربانەکانیش تا دێ لەو سەرزەمینە دەیان ژینا و کوڕەلاوی دی وێنەکانیان دەچنە پاڵی کچە کوردە سەقزیەکەوە. ئێمە هەموو کات دەبێت یەکگرتوو بین لە دژی حکوومەتی ئیسلامی کۆماری ئێران ئەگەر هەر گرفتێکی شاد بێتە پێش چارەسەر کراوە و ئێستا کاتی ئەوە نییە. گەڵی جوانە بیرڕای جیاوازمە هەویتن ئەم نەتەنها کورد بەلکو کورد و عەرەب و بەلوچ و فارس و گەلی دنە ئیرانێ هەموو دەست مەدەدا دەستی یەک ئەم وێ جای کوردستانی یا ئیرانی بە کوردستانی تایبەتی لەنا دەستی وێ جمهوریە ئیسلامی و ڕژیما ئیسلامیەکی تەرۆریست پەرڤەر ڕزگار بکەن. ئەکتەری ئێرانی لە هۆلیوود نازەنینی بنیادی لە خۆپیشاندانەکە بوو. لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد گرنگە بەردەوام نامە بۆ سیناتۆر و ئەندامانی کۆنگرس بنێرن. ئەمە تەنها سەبارەت بە مەحسا نیە لەسەر بە زۆر حیجابکردن و پۆلیسی ڕەوش نییە دەربارەی حکوومەتێکی گەندەڵە و دەبێت بڕوات. بە پێی تێپەڕینی کات ڕەنگە ئێرانەکانیش وانەیان لە ڕابردوو وەرگرتی بێ پێدەچێت یەکگرتوویی باشترین ڕێگا بێت بۆ پێکەوە ژیان و ئایندەیەکی باش بۆ ئێران. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوای ئەو هەموو چاوەڕوانی و ململانی حیزبی و سیاسیانە کە تەواوی کۆمەڵگەی عێراقیشیان بەخۆیانەوە گرفتار کردبوو سەرە کۆمار هەڵبژێردرا و سەرە گۆزیرانیش ڕاست پێدراوە بۆ پێگەێنانی حکومەت. ئایا دەتوانن کێشەکانی خەڵک بڕەوێنەوە و ئاستەنگەکان چین؟ بۆ ئەم مەبەستە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. دوای هەڵبژاردننی سەرە کۆمار ناکۆکی نێوان پارتی و یەکێتی قوڵتر بۆتەوە یان کاڵ بۆتەوە؟ ئاسۆ بێگومان ناکۆکی نێوان یەکێتی و پارتی هەر ناکۆکی نێوانیان بەردەوامی هەیە. بێگومان ناکۆکی نێوان یەکێتی و پارتی تەنها وابەستە نییە بە پۆستی سەر و کۆمارەوە بەڵکو دەیان کێشەیتر هەیە لە هەرێمی کوردستان و لە ناوخۆی هەرێمی کوردستان کە یەکێتی و پارتی ناکۆکن لەسەری. بەڵام پۆستی سەر و کۆمار ئەکرێ بڵین کێشەکانی ئاڵۆزتر کرد بە تایبەتی دوای ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان کاندیدەکەی کێشایەوە و ڕایگەیاند کە پشتگیری لەتیف ڕەشید دەکات
دەکات بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق یەکێتی نیشتیمانی ئەمەی بە هەوڵێکی پارتیزانی بۆ ئەوەی کە چاوەکان لەسەر ئەوەلا بدا کە لەتیف ڕەشید کاندیدی یەکێتیەوە بیگوێزێتەوە بۆ ئەوەی کە گوای یەکێتی پشتگیری دکتۆر بەرهەمی کۆ لە ڕاستیدا بەرەم ساڵە کاندیدی فەرمی یەکێتی نیشتیمانی بوو و تا آخر لەحزەش یەکێتی نیشتیمانی پشتگیری بەرەم ساڵحی کرد و دەنگی بە بەرەم ساڵحدا بەڵام لەگەڵەوەشدا لەتیف ڕەشید ئاوەڵزاوای جلال تەڵەبانی سکرتێری کۆچکردوی یەکێتی نیشتیمانیە و کادرێکی یەکێتیە بەڵام ئەکرێ بڵین هۆکاری هەڵبژاردننی لەتیف ڕەشید ئەوە بوو کە یەکێتی و پارتی هەردووکیان پێداگر بوون لەسەر کاندیدەکانیان دواتر شیعەکان وەکو حەلێکی وەسەط لەتیف ڕەشیدیان هێنایە ناو ساحەکەوە. بەڵێ دڵشاد ئایا پێگەێنانی حکوومەت ڕوبەڕووی ئاستەنگ نابێتەوە لەلایەن سەدرەوە؟ ئەلۆ دڵشاد؟ ئەلۆ گوێ لێمانە دڵشاد؟ دڵشاد ببورن دڵشاد ببورن داوای لێبوردنەکەین گوێ لێ ئەمە زۆر باشە. دڵشاد باسی ئەوەمە کرد ئایا پێکەنانی حکوومەت ڕوبەڕووی ئاستەنگ نابێتەوە لەلایەن سەدرەوە؟ بێگومان حکوومەتی عێراق لە بەردەم ئاستەنگی گەورەدایە و سەدر تەنها چەند مانگێکیان ساڵێکی دیاری کردووە بۆ حکوومەتی عێراق بۆەوەی ئیشوکارەکانی ڕاپەڕێنەوە دواتر ڕەنگە جارێکی سەدر پەنا بواتەوە بۆ وڵژاندنی شەقام سەدر بەشداریکردنی حکوومەتی ڕەت کردوێتەوە و سەدر تاکو ئێستا ئامادە نییە کە دانیشتێ لەگەڵ هێزە شیعەکانە بۆیە سەدر ئەوێت تا چەند مانگی داهاتوو چاوەڕوان کات و دواتر کەم و کوڕەکانی حکوومەتی عێراق بخاتە ڕوو و پاشان لەو ڕێگەیەوە شەقامی عراقی دژی کابینەکەی محەممەد شیع سوودانی کاندیدی چوارتەوەی هەمانگی پێکەنانی حکوومەت بولوژێنێت بۆ ئێستا دەکرێ بڵێن لە ئێستادا لە کەمیندایە بۆ حکوومەتی داهاتووی عێراق و ڕەنگە چەند مانگێک چاوەڕوان کات دواتر هەندێک لە گرفت و کەم و کوڕەکان بخۆزیێتەوە و بیکاتە وەسیلەیەک بۆ وروژاندنی شەقامی عراقی. بەڵێ ئایا حکوومەتی تازە دەتوانێت کێشە کەڵەکە بووەکان چارەسەر بکات بێجگە لە کێشەی سیاسی کێشەی ئابووری و کێشەی خزمەتگوزاری و نەهامەتەکانی خەڵک لە عێراق و هەرێمی کوردستان؟ بێگومانەوە زۆر جار چاودێران وەڵامی و پرسیارە ئەدەنەوە کە کێشە کەڵەکەبووەکانی عێراق هێندە زۆرە ڕەنگە بە کابینەیەکی یەک ساڵی ئەم کێشانە چارەسەر نەبن بە تایبەتی ئەم کێشانە کەڵەکە بووی دوای ساڵی 2023 و دەیان گروپی جۆراوجۆر و هێزی جۆراوجۆر لە عێراق هەن کە بەرژەوەندەکانیان ناتەبایە لەگەڵ بەرژەوەندەکانی خەڵدا بۆیە پێ ناچێت کە ئەم هێزانە ڕێگە بدەن بە حکوومەتی داهاتووی عێراق کە بە ئارەزووی خۆی هەنگاوەکانی بنێ و هەنگاوەکانی لە بەرژەوەندی ئەوان نەبێت وە کێشە کەڵەکەبووەکانیش لە عێراقدا هێندە زۆرن هەر لە نەبوونی خزمەتگوزاری لە کێشەی ئەمنی لە بوونی میلیشیا لە زۆر گرفتی تر بۆیە چاودێرانی عراقی چاوەڕوان ناکەن کە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کە ساڵێک تەمەنیەتی بتوانێت ئەم هەموو کێشەیە چارەسەر بکات. بەڵێ دڵشاد سوپاس بۆ زانیارەکانت هەربژین. دوه کارمەندên هاوارچۆnê li kirêkarê dawî yê win da li çaleka rej wê li Bakurê Tirkiye digeriyan. Teqîneka gaza mîthen di wê çala Kumirê de çil kirêkar kuştin. Teqîn di çala nêzik bajarê Amesra li ser deryaya reş li demê roja yan Rojavayê roja Eynî bû qewmî. Wezîrê Enerjiya Tirkiye got گریان برف داویتی وی گوت جی آگر بربویا آگر بربو چال آگری کو بربو چاله نها هاتیا و مراندن وزیر ترکی دی بیجا چل کریکار در رودان دا مرنا 28 بریندار بونا و 50 جی هاتنا رزگار کرن وزیر ترکی گوت جی 110 کس د چاله دبون دماتقین قومی سروک ترکیه رجب طیب اردوغان جی دی بیجا لیکولین دوی سر هاتی دا دیورا کرن شرن نافبرا کومالن تندري لهريما عفريني لدسبيكا في ما هي دركتنا ولقورا رابورتين جعفريني دقهنما كومالا هيئة تحرير الشام كوتاي سوريا كومالا دولة إسلامي داعش دست بالسر باجار عفريني دا قرتيا وجدستي وال كومالا درخستيا كو تركيا بشتجيريا لوانا دكا في كومالي چند گندوارن دوروبرجي قرتنا قالو روشاوي هريمي نها چاوايا و اف بشهات چند خطر لسر عفرینین بنابر لوان هرمان بمرا پیامرا دنگی امریکا نوروز رش و راستوخا نوروز دنباش پیشهات نو چنا
نەورز دەنگی مادیگەها جەمتا دیارە کێشێک تەکنیکی هەیە و چەند ڕۆژان ji derbasbûna desteya tehqîrşan ji bo devera belê dengê min jî dîtê belê dengê te tê fermû ji derbasbûna heyêrşan û kontrolkirina venda bajêr li dûr pêşhateyên dawî li navenda bajarê Efrînê ku piştî çend rojan ji derbasbûna heyê tehrîr û Şam yan Cîhat an ku Cebhat Nusra bû Efrînê û kontrolkirina bajarê Efrînê her wiha navçeya Cindirêzê û rûber Ferenc ji navçeya Labata û her wekî Dinyaşiyê û rûberên ji navçeya Şera. Niha piştî demeke ji van pevçûna û alûziya ku di navber heyê tehrîr Şam da derketiya û Feyleqa Siyemîn li hundir bajarê Efrînê û navçeyên wê de mirov dikare bêje روش هناكي آرامتر بويا بشي كوهات بوتن إدي هر دو آلي لسر رشنويسة كا بود هندر رشنويسة دا قالك خالد ويغانا لأخيرنا رشنويسة كوج آلية قاتشيها و فيلقى صيام غنشان بيجن جروبين بسر ارتشا اجتماعية سوريا وبطيبات فيلقى صيام بريغا شوية اي كنا يزانين كوتار فيكي ليه حياة كجان قاصدي أولى هفكرنا كو آلية كي ويلا شري هيا يا بريغا برنا هرمي هيا هر وكي دن آلية كي ويلا أو لكارية جي هيا كجان رادا هيا لهندر باجار عفريني بيك هاتية لمروف دكاري بيجي هبونا نخشية فان جروبين كو بداخواسە لێبوونی نەورۆز ئەگەر دەنگی ما دگەهاتە ئەم تێدگەهن و مەسەلا ئەتەرنێتی گەلکی بزەحمەتە لە جەمتا ئەتەرنێت گەلکی لاوازە مەخواست بتر زانیاریە بزانن لەسەروان پێشهاتن کوونەها لە ئەفرینی دبن و تایبەت ژی کو ئەم دبیسن کو هێزین رووسی بۆمبارانە گوندەوارن ئەفرینی کریێمە نەزانی چما ئەگەر دەنگی من دگهاتە ئەگەر تبەرسبی بدی و دەنگێتە باش بە ئەمێ بەردەوام بین ئەگەر نا بداخوازە لێبوونی ئەم دخوازن ئەمێ قوت بکن vê heveyfînê fermû دیارە نەورۆز دیارە پەیوەندیا بە نەورۆزی ڕا گەلکی بزەحمەتە بداخوازە لێبوونی جبەر کۆم بزانن پەیوەندی ئەتەرنێتی گەلکی لاوازە لەور سوپاس ji بۆ نەورۆز بەڵێ بەداخەوە بەپێی ئامارەکانی نەتەوە یەکگرتوەکان 6 ملیۆن کەس بۆ ڕوبەڕووبوونەوەی زستانی سووریا پێویستیان بە هاوکاری بەپەلە هەیە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا نزیکەی 14 کامپ هەیە کە زیاتر لە 100,000 پەنابەر و کۆچبەری لێیە زۆرێک لە کەمپەکان لە لیستی نەتەوە یەکگرتوەکاندا نین کەمپی واشۆکانیا یەکێکە لەو کەمپانە پەیاملێرمان زانە عومەر ڕووماڵی ئەو گرفتەمان بۆ دەکات li gorî netewên yekbûyî 6 milyon kes hewcedarî alîkariyê ne ji bo rûbûna zivistanê li Sûriyê. Di demekê de got tê texmîn kirin. Zivistana tê dê ya herî dijwar be. Lê hejmara rast ji vê yekê zêdetir e. Ji ber got li Bakur Rojhilatê Sûriyê gelek kamp hene. Ne di lîsteya netewên yekbûyî de ne. Di nav wan de kampa Waşûkanî ya derbiderên Serêkaniyê li Hesekê got pîwîstiya sereke yên jiyanê li wir tune ne. Jina bi navê Diya Cemal behsa nebûna pêdiviyên li kampê dike. Dibêje pêwîstiya wan bi sotemenî û alîkariyan heye. Da ku karibin rûbrûyê serma zivistanê bên. Çandir ji me lazim e. Wan mazotê dixwazin û sobat dixwazin. û vayî zivistana û wed me teban e û ava hûn dibînin. Ava li sîbatê binerin ava avana çilo baran bê dûr tên diriya bû. Tiştê zivistanî dixwazin. سفنجات خوازن بطانيات خوازن ها بطاني ما كرسي باجي واوجي بطاني جي رزيا وصوب وشاندر جي رزيا هاي سرماج الاليكي واي تشلزستاني بهات تشتيز بستاني متخوازن ریخستن ناودولتی هیانها خودی لی کامپی در نکتنه و پیشگیری ناد نشت جهان سلیمان احمد در بدره کی گوندوار سرکانیه دبیجا گو جبر نبونا الیکاریه جیان آوان زوستانه ده پر دجوار دبه والله كوني ما بو 3 سال قتيام كان جار مشكاي كر اساس كونج مرباني كونج ناني ومازوت ما لازم حنانا مازوت ناني صوبه ما لازم مازوت ما لازم قش ما لازم والله وان شاء الله بكي امدك بكي افكر سيري كاني سير صالح بكي خدي بكم فكر سيري كان تو تشتر بو والله ما تو تشاقش ما بس بالنهار قش ما لازم ور كوني ما بين قش قتيانا قش ما قول يا بلوك بين 200 هندر صد بلوك بدما بس معنا سوي باشي او جناني حضرتش ما لازم بكاتنا
لاریەکێدن ڕێڤەبەریا خوسەر هەوڵ دەدا بە کارینên xwe yê sînordar sotemenî û pêdiviyên zivistanê ji xelkê re di kampê de dabîn bike. Hevserokê encumana rêveberiya kampê Alaeddîn Elî ji dengê Amerîka re dibêje planek wan ji bo rûbirûbûna werzê zivistanê lê kampê heye. Lê pêwîstî bi alîkariya dezgehên navdewletî hene. براستي تشتن هنا ام وك جبر زحمت بونا جكيما بونا تشتا ام نكارن مقدمين يعني ام بين وك هري اساس ماده مازوت ده يعني براستي بركيم كوجبراره وكيماني تدهيه جبر قال لك هم تاخير ويجي شيء به هم جي تو منظمه مر علي كارنا كنش بو مثلا جو جوان كوجبرانا او كميا به خوستن جوان بدن دربدرین کامپا وا شوکانی دست به کار سازکرنا کونن خوکرنه جبو روبروبونا ورزی زوستانه لی هوی اوان یا هری مزنگو وگرن مال وارن خو ینگو هیانها جیر داکرکریا ترکیه دنه لباکور رجلاتی سوریه در دورا 14 کامپ هنه دناو وان د نزیکی 500,000 دربدر و کوشبر دجین پشتی راکرنا تریه تلکوچ رجلیسته الیکاری مرووی نتوی نیکبوی 2019 ده الیکاری نا دولتی لسر هرمی هاتیه برین اف یک جی باری ریوبریا خوسر و کوملین مرووی خوجهی باری وان گرانتر کریه و روشا کامپ و کوچبران آلوزه زانا عمر دنگ امریکا کامپ واشوکانی حسکی برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه وزیر دەرەوەیە ئەڵمانیا هۆشداری دا کو رووسیا دخوازا دووبەرەکی بێخەناف وڵاتین ڕۆژئاوا بە ئافڕاندنا کریزا پەنابەران لە دەمێک و مۆسکۆ شەڕێخوا لە ئوکرانیا بەر فرح دکا انا لی نا بايرك باك گوتا کنگری پارتیا خوا پارتیا کسک افشر نبتنی شر چکای یان جی شر انرژی یا هتاکو ام چاره سری جی را ببینن لی او شر ترسو دو برکیه او دویتن امر لی بگرن وزیر آلمانی گوت جی چونکو افشر یه گلک عالیه و گلک ولاد دی بجدار بن پنابر نبتنی دی ج اوکرانیا ورن بلکو جو ولاتن دین میناسور بیا کورید دا فروکن سوارن به ویزا. بله. روسیا بردوامە لە هێرشکردنە سەر ئامانجە مەدەنیەکان لە ئۆکرانیا. هاوکات فڕۆکەی بێفڕۆکەوانی دروستکراوی ئێران بەکاردەهێنێت. شارەزایان بە دەنگی ئەمریکا دەڵێن ڕەنگە رووسیا ڕوو لە ئێران و کۆریای باکوور بکات بۆ پێداویستی سەربازی. ئایا هاوکارە سەربازیەکانی نێوان تاران و مۆسکۆ چۆن کاریگەری لەسەر هەوڵەکانی بەڕێوەبەرایەتیەکەی بایدن دەبێت بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران؟ ev heftiyeke Ukrayna tibin êrişên dijwar dabû. Sersivîlan û binesaziya li paytext Kievê û li seranserê welatî wekî vê êrişê ya li bajarê Mykolaiv li başûr. Wezareta Berhevaniyê ya Brîtanyayê piştrast kir ku hêzên Rûsî dronên Îranê yên şehîd 136 ji meha tebaxê êre ve bikartîne û ew ti êrişên hûwane yê vên hefteyê de hatine bikarînan. Peyvdarê civata evlehiya netevî John Kirby bu dengê Amerîkayê ser dronên Îranê axivî. Me dizanî got ev dron dê bikevin meydana şer dema got me bi eşkerî got got Rûs ji bo kirîna wan diçin Tehranê. Em dê bibînin ka wan çi bandor heye lê eşkereya got ew xwediyê şiyanên gujerin. Kirby got ku Amerîka û hewalbendên vê yên NATOyê sistemên berhevaniya esmanî bû Ukraynayê dabîn dikin. Da ku bersiva êrişên Rûsyayê bidin. Pisporekê gote dengê Amerîkayê ku dibe ku sedemeka pratikî hebe ku Moskwa ji bo dronan berê xwe dide Tehranê. Dibe ku çekên vî yên nûjentir diqede, vî bi tonan gelek çekên kevin yên Sovyeta berê û çekên Rûsî wekî bombeyên kevin hene û ihtimale ku ev neçar bimîne ku van çekan bikarbîne. Pisporekê din jî gote dengê Amerîkayê ku balkêşe ku Îran
tev li şerê Rusyayê li dijî Ukraynayê dibe. سال 1979 ده او ورده افجارا یکمه گو ام کمارا اسلامیه ایران دبینن گو به وی رنگی دکوین اپراسیون که دن به لشکری محطانها او یک دواری آلیکاریا دولت که دن یا سرورده ندیتو بو ایران گلکی چالاک ده هرمی ده و پشتوانی ده کومکین شر وکالتان وکو حزب الله و یه دنجی للور ایران پشگریا روسیا دکه اف ناسایه اف تشتکی نویه Alex Vatankayê gote dengê Amerîkayê ew bawer nake ku dabînkirina Îranê ya dronan bo Rusyayê bandorek bihêz ser hevildanê Amerîkayê yên ji xwe rawestandî yên vejandina rekeftina navûkiya Îranê bike. û wî got ku Tehran hevil dide ku hevkariya xwe ya digel Moskowayê wekî ne girîng nîşan bide. او نخوازن بیت دیتن گو او بشتاری وی پفچونی دبن جبر گو او جرایا گشتی یا ایران را نیگرانن گو پر لدجی ایریشا روسیای لسر اوکراینای تداویya meha borî da serokê Ukraynayê Vladimir Zelenskî bi karînana dronên Îranê bo êrişên ser welatê wî şermizar kir û hejmara karmendên dîplomatîk yên li balozxaneya Îranê li Kievê kêm kir. Raporta Cindy Sain, Çeto Özel, Dengê Amerika, Washington. تایبەتمەندن سایبەر سکیۆریتی پاراستنا زانیارین دیجیتالی دەبێژن ێریشên dehî vê mehê li ser 14 saytên firokxanên Amerîka ji wana firokxana Los Angeles û Chicago karê wana gelkê alôz kiriye. Ew êrîş bûn sedemê alozkirina wan û dibêjin ku grûpên hakerên Rûsî xetabarin bi wan êrîşan. êrîşa înkarkirina kar û barê malperên herî kêm 14 firokxaneyên Amerîkî kir armanc ku wan bigire. Bîkerên wan kompanyan ji ber trafîka zêde li ser malperan bi zehmetî wan malperan bikar anîn. Li piş vê pispor dibêjin koma hacking a Rûsî Killnet heye ku bi 10,000 şopînerên vê hene li ser kanalên vê yên li ser Telegram malperek medya ciwakiya ku hem li Rûsya û hem ji li Ukraynayê gelek dihêt bikar anîn. Hackerên Rûsî gilî dikin ji cezayên rojavayî li dijî Rusyayê ku ji ber êrişa Rusyayê ya li ser Ukraynayê. Ev hackeran cezayan wekî kiryarekî êrişkarî bi nav dikin. Wan iddia kir ku her grûpên alîgirê Ukrayna bin an jî piştgiriyê bidin Ukrayna ew beşdarî vî şerî li dijî Rusya dibin û ew sedeme ku ew bi van êrişên sayberî pêk tînin û tê bîra min dîsa di gulana sala 2022 de Killnet birastî li dijî 10 welatan bû û got di nav wan de Amerîka, Brîtanya, Almanya, İtalya jî hebû bi fermî şer ragihand. Ev şerê êrişên sîbere divê navberê de şerê fîzîkî jî didome. Di heştê cotmehê de teqînek çîbû ser pirekî ku Rusya û Krîma ku dibin dagirkeriya Rusyayê bi hevrek rê dide. Rûsan bersiba vê êrişê da pisporên sîber û karbidestekî paya bilindî Amerîkî dibêjin ku heta niha ti delîl tune ku hikûmeta Rusyayê li piş vê êrişa sîber bû. Pispor her wiha dibêjin bandora hackeran sinordar bû. Ew li rêxistinên girîng an jî rêxistinên binavsaziya girîn digerin. Lê ew bi rastî binavsaziyê armanc nakin. Ew malperên ku bi wan rêxistina ve girêdayîne dikin hedef. Ku bi rastî çi têkiliya wan bi operasyona ra niye. Operasyonên balafiran bandor nedîtin. Hacker astên ji hatibûnê yên cihê reng nîşan didin ji kesên ku nû destpêkirine heya pispor û ev serkeftinên xwe eşkere dikin. ev baldariya xwe ya di medya de girîng dibînin û dixwazin bo xwe navekî nîşankirî çê bikin. Malqeyek ku li Rusyayê jî heye lê pispor dibêjin ziyanên êrişên bi vî rengî kêm in. Ew bi rastî girîng nînin. Bi rastî demkirtin. Lê ti daviyê da rastî ne ku mirov wan paşguh bike. Ev dibêjin ku ev ê berdewam bikin. Ji bo Mike O'Sullivan, Rûken Işık, Dengê Amerika, Washington. بڕیارە لەم مانگەدا کۆنگرەی پارتی کۆمەنیستی چین سێم خولی 5 ساڵە ڕادەستی شی جینپینگ بکات. هەندێک لە پسپۆران دەڵێن پێشبینی دەکرێت ئەم سەرۆکە چین بەرەو حکومەتێکی تاگڕەوتر بێت.
لە کاتێکدا هەندێکی دیکە پێشبینی دەکەن شێبڕکەی نێوان ئەمریکا و چین خێراتر بکات. بۆ ماوەی چەند ڕۆژانە 2300 نینەر لە پەکین کۆم دەبن داکو کۆمیتەیە ناوەندیە پارتیا کۆمیونیستە دەسەڵاتدارە چینێ هەڵبژێرن پاشی مەکتەبە سیاسیە پارتیە. The overall purpose of these congresses is to set armanca giştî ya wan kongren ev ku arastê siyaseta 5 salan bihên destşan kirin. Ev saleke taybet e ji ber ku balê dişine ser zilamek Xi Jinping ku ev 10 sale sekreterê giştî yê Partiya Komünîst ya Çînê ye. û ev dê bû cara sêyem bû demek 5 salî bêhêt hilbijartin. Ku ev jî dikare vê bike serokê Çînê yê heta hetayê. بیستمی کنگره پارتیا چینete چند روزان پشتی کوچکاسپی استراتژی و لکاریا نشتیمانی خواشکرا کری کو چینه و کروکابرک تند با امریکا دتناسین. The PRC represents America's کوماریا گلیا چینه کشیا جیوپولیتیک یا هری گرینگ او به باندورج امریکا ره پیشوازیا به چینه ره هری زیده لهندو پاسیفیک تی دیار کرن لبلد همان دمه دجی او لسر آسا جهان جی مزنده به لکوچکاسپی دبیجید کو امریکا لپفچونه گنا گرید. We're intent to the extent that we are in a competition. او گو ام به کومارا گل یا چینیره ده پیشبازی کدنه نب خلکی چینیره او یک لسر حکومتیه او سیاست و استراتیجیا گو حکومتا چینی دشوپینه. در پرسین برین حکومتا در و امریکا پیشبینی حکومتا که چینی دیکتاتورتر دکن. Xi Jinping does get his will and he continues to Heke Xi Jinping iradaya xwe verbigire û ew berdewam bê ser birêvebirina Çînê vekî dîktatörek herî mezin ku îhtimalek mezin heye ji ber ku tibê sîstemê da nerazîbûnek hin bihêz nîne ku encama dawî biguherîne. Berî Kongrê Partiyê li Çînê xwepêşandanên kêm li dijî hikûmetê hatin kirin û li Pekîn dirûjmenivîsên xwepêşanderan helawîstîn herzî hatin rakirin. Li gorî şarezayan ku xelkê Çînê ji siyasetên tundê nehêlana vayrûsê korona bêzar bûne. Ji bo raportanekî Çing hatîn mayî dengê Amerîka. و في هفتة لبيشانجها أوتومبيلن كلاسيك لنيويورك جماركا خود ين أوتومبيلن كلاسيك ين كفنو ين پر بهاجي أوتومبيلن خوان نيشان دان ما بس تاريخ خرين في بيشانجها أو بوكو هناك باران بدن سرهف جبو آلي كاريان نخوش خان زاروكان. لباجار نیویورکی خودی سیاره‌ین کلاسیک ین کم به دلخوازی پیشانگه که بناوی سیاره‌ین کلاسیک بری و برن. اف پیشانگه 21 سالن تل لاخستن. و ده تا پیشانگه جی لگور بری و بری پیشانگه جبو نخوشخانه زاروکان تیم بخشین. خودی سیاره‌ین دبیجن اف سیاره‌نا جبو وان وک خوبیه کیه. مروین جدا هزدکن برهوک انگو کولکسیونین وانن جدا هبه لی او سیاره‌ین کلاسیک هزدکن. ام جه سال 1999 و وی پیشانگهی بری و دبن ما حتی نها $250,000 برهف کریه ام با آوائی که خوبخش تینور هن حوالین ما 10 و 14 سالن تینور لی از بخواه 21 سالن تیمور ده ها تا پیشانگه جی ده چه نخوشخانه یا زاروکان. جوزف مالدونادو سیاره خویا کو ده سال 1964 دا درکتی هولی 10 سال بری به $30,000 کریه و دبیجه نها $100,000 دنی لی او هزنک سیاره خو بفروشه. جوزف دبیجه ترمبیلین وها ین کلاسیک هر تیم نای بدست خستن. خودین سیارین کلاسیک دلدانه سیاران دما ام به سیارین خود چن جهکی هر کس لی تماشا دکه بالا مروان دکشینه و گلک پرس جمعتین پرسین دما گوزاروک لید نرن از رید دموان و او بکاربن لی سوار ببن و وینیان ور بگرن از چم همو پیشنگه هنگول در دورا نیویورکی تین بریوه برن. آرین پرجی دبیجه او پیشانگهین سیارین فرحز دکه لورا دبیجه سیارین دور همو کلاسیکن لیده همان دمیدا همو جی لگور کسانه مروان جدانه. دما از الأوتوموبيل النوستالجيك دنيرم جبو من زحمت نينا كو از يك جوان بعجبينم جبركو أوتوموبيلاكو از حزجي دكم من دبا زاروكتيا من دما از زاروك بوم باوي منجي خودي يك جوان أوتوموبيلان بو.
وسا دخویک و هر چی خواستش هر کودچه به تکنولوژی کنو درکه پیشبری مجی ده همان دمیدا هن مروف تشتین کون زیده تر حز دکن وک حزکری سیارین کلاسیک. سینان تونشتمیر دنگی امریکا نیویورک. کۆمپانیای سپیس ئەکس لەم هەفتەیەدا مانگی دەستکردی پەیوەندی ڕاستەوخۆی بەهێزی هاتبێرت 13F لە ویلایەتی فلۆریداوە ڕەوانەی بۆشایی ئاسمان کرد. فەرموون لەگەڵ ئەم دیمەنەدا. بيفيا دمن خوش حتى صباحي ام دقهينيك دي برنامج كديا كورت كونكشن دا خوازا صاغي وسلامة ديا ودكينو خدا حافظ هر شاد و بەختەوەر بن.